بەناوی خوای بەخشندە و میرەبان ئازیزان و خۆشەویستان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم ئەم جارەش لە شوێنێکی زۆر جوان لەگەڵ ئێوەی ئازیزدام، ئەویش پێشەنگای کتێبە لە شاری هەولێر. من دەچمە لای ئەو کەسانەی کە هاتوون بۆ پێشەنگا، لێیان دەپرسم لەگەڵ خوێندنەوەیە چۆنن و پرسیاری ئەوەشیان لێ دەکەم ساڵانە دەبینم ئەو ناوەندە ئیسلامیانەی کە کتێبی ئاینیان هەیە، یان ئەو ناوەندانەی با بڵێم کتێبی ئاینی دەفرۆشتن، بۆچی خوێنەریان زۆرە، بۆچی زیاتر کتێبەکانی ئەوان دەفرۆشرێن؟ ئێوە لەگەڵمان نابن، من وەڵامی ئەو پرسیارە وەردەگرم. هەر وەکو گوتراویشە دەربارەی کتێب، دەڵێن کتێب باشترین هاوڕێ و ڕێنوێنیکاری مرۆڤە. وەکو چۆن لاشەی ئێمە پێویستی بە خواردنە، ئەوە ڕوح و دەروون و مێشکیشمان پێویستی بە خوێندنەوە هەیە. ئێمە پێویستە بخوێنینەوە بۆ ئەوەی باشتر ببینین، بۆ ئەوەی باشتر لە شتەکان حاڵی بین، بۆی باشتر وشەکان دەرببڕین، بۆ ئەوەی سەرکەوتوو بین. مرۆڤ کاتێک دەخوێنێتەوە پێیوە دیارە، و ئەو کەسێک کە ناشخوێنێتەوە بێگومان دیارن. بۆیە خەڵکێک هەیە دەڵێ ئەوەی دەخوێنێتەوە جیاوازی چییە لەگەڵ ئەوەی کە ناخوێنێتەوە؟ بێگومان خوای گەورە زۆر بە جوانی وەڵام دەداتەوە دەربارەی ئەوانەی کە دەزانن و ئەوانەی کە نازانن، چونکە خوێندنەوە زانین بە مرۆڤ دەبەخشێ. خوای پەروەردگار دەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون، بێگومان ئەوانەی کە دەزانن و ئەوانەی نازانن وەکو یەک نین. جا من ئەمڕۆ قسەیان لەگەڵ دەکەم ئەو کەسانەی کە هاتوون بۆ پێشەنگا، با بزانم ئەوان بەگشتی لەگەڵ خوێندنەوەیە چۆنن. ئێوەش لەگەڵمانە بن، بینەرمان بن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور جان باش نحوك ساغ والسلامة بي الحمد لله ما يوبا موفق بن ساغ والسلامة بن. دكتور جان كردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە بە تایبەتی بۆ خوێنەران چ سوودێکی هەیە؟ بەڵێ بەبێ گومان کردنەوەی پێشەنگای کتێب سوودی زۆری هەیە بۆ ئەوانەی کە حەزیان لە خوێندنە، لەبەرچ چونکە لەوانەیە زۆر کتێب هەیە لە کاتەکانی دی لە مەکتەباتەکانی خۆمان بەدەست ناکەفی لەوانەیە لە پێشەنگای ئەوها ئەگەر بگەڕێت تاین دارەکە بدینەوە کە کام دارە تەبعی کردووە، کام چاپخانەیە و کتابەکە بەدەست دەکەفیت و ئینشاءڵڵا ئیستیفادە بۆ خۆی لێ دەکات. دکتۆر جان من ساڵانە دیقەت دەدەم کتێبی ئیسلامی پڕ فرۆشترینە لە پێشەنگا. هۆکارەکەی چییە؟ بۆچی کتێبی ئیسلامی لە پێشەنگا زۆر دەفرۆشرێت؟ یەکەم جار بەعتیبار ئێمە وەک کورد ملەتەکە ملەتێکی بسولمانە، بە فیتڕەی خۆی بسولمانە، زۆربەی کورد ینی 96-95 لەسەد هەمووی بسولمانن و بسولمانێکی تەواو و دروست و ڕاستەقینەنە. لەبەر هەندێ دەبینی کتێبی ئاینی زۆرتر ڕەواجی هەیە و زۆرتر دێتە فرۆشتن. هەیە سەبەب یەکەمە. سەبەب دووەم ینی هەر کتێب دینی ئەسڵە، بەعتیبار دین ئەسڵە بۆ هەموو چی لە ژیان. ئەگەر دین نەبیت معنای ژیان تێکچی. لەبەر هەندێ ئەو ئینسانێکە مثلا ئەگەر دکتۆرە، ئەگەر مهندسە، ئەگەر قانونیە، محامیە، لە هەر اختصاصی هەبێت هەر پێویستی بە کتێبەکانی دینی هەیە. لەبەر هەندێ کتێبەکانی دینی زیاتر تێتە فرۆشتن. دکتۆر جان بابزانین تۆ چەند دەخوێنیەوە و زیاتر چی دەخوێنیەوە؟ بابەتەکانت لە چ بوارێکە؟ من زۆرتر کتابەکانی دینی مطالعە دەکەم و دەخوێنمەوە، بە تایبەتی کتابەکانی فقهی و حەدیث و زۆرتریش کتابەکانی دینی و علوم القورآن و حەدیث. طبعا ڕۆژانە الحەمدولله مطالعەم هەیە ڕۆژانە، و كتابي علمي وطبيش أواني زود أخوي خاصة بابتي الإعجاز العلمي في القرآن والسنة زور أخوم بماني دكم زود أخوي المو. هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ قطعا لا، بل أهوى الرأسة آيات القرآن. والله زا خلق هي لو أنا لا يدرس بيبغى زا كتاب سودي هيتيا بيجومان سودي زورا بتعبتي وأنا دبيني خلق شيء إسلامي ندين دخوينه لروي رفتاري شو قرآن كريم مسرده هاتوا. يقينا إنسان إما وك بسلمان وك رين ماي آيني إسلامي بيروز إنسان بيويسته كتشي خوين دوا يان زانياري زيادة كرد لسر هر بابتي كبيت بيويسته عمل بيبكات بكات واقع
يعني تشتكى بكاتا عملي نبس هندك تجلميشي دا بديان لا ودري دا بنا وإنما بكاتا واقع بنت أرى وعمل به بكت دا استفادة لبيتك كردن وأول ما بستكيا وهدفك ومقصودك يا موفق بي بارك الله فيك خوش حاضر موفق بني إن شاء الله سركبتي بن السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مامۆستا بابزانم لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ الحمد لله زۆر باشین هەر کاتێک کە مەجالمان هەبێت گرنگی بە خوێندە دەدەین بەڕاستی. بۆ گرنگی پێ دەدەین؟ چونکە پێویستمان پێ هەیە خاستەن لایەنی شەرعی و وەیمە وەکو مەلا و ینی ڕۆژانە پێویستی ڕۆژانەمان پێ هەیە چاوە ئینسان پێویستی بە خواردن هەیە بە خۆراک هەیە ئەوها پێویستی بە شەرع هەیە و علم و زانین هەیە. ئەو کتێبانەی کە دەیان خوێنیەوە زیاتر بابەتی ئاینین وایە؟ بەڵێ بێگومان کتێبەکان دیش دەخوێنەوە بەس بە ئاینیەکە زیاتر گرنگی پێدەن چونکە بۆ اختصاصی خۆمانە ئینسان کە اختصاصێکی هەبیت دەبێت لەو بوارە باشتر شارەزا بێت لە باوەڕەکانی دیکە. مامۆستا چەندەم ساڵە دیە پێشەنگە؟ والله احتیمالە هەتا دەهم هەشتا بێت تقریبا هەموو ساڵانە هاتوونە. بەڵێ هەموو ساڵی دەبینم لە پێشەنگە کتێبی ئیسلامی زۆر دەفرۆشرێ. تۆکو مامۆستایەک پێم بڵێ بۆچی کتێبە ئیسلامیەکان زۆرترین ڕەوازیان هەیە زۆرترین خوێنەریان هەیە زۆرترین کڕیاریان هەیە؟ چونکە دەلال لەسەر هەندەیە یعنی خەڵکەکە مسلمانە خەڵکەکە مسلمانە حەز لە ئیسلامەتی و حەز لە دیانەت دەکات بەڵام کەسانێکی تر هەنا کەوا دەخوازن ئەو ئیسلامەتیە لە مسلمانان داڕەنن بەڵام ئینسانی مسلمانی حەقیقی محاولەی ئەوە دەکا کەوا ئیسلامەتەکەی خۆی بهێلتەوە ئیسلامەتەکەی ئەسیل ئیسلامەتەکەی دروست ئەوانەی کەوا بە دوای قورئان و سنەت دەچن و بە دوای شریعەتی ئیسلام دەچن یعنی لەبەر ئەوە زیاتر خوازیاری کتێبی ئیسلامی زیاترە لەسەر کتێبەکانی تر چونکە ئیسلام ئەسڵە ئەوانی تر هەمووی فەرعن. ئەوەی ببینم دیتم خەریکی خوێندنەوەی ئەم کتێبی مەحوی. بەڵێ ناوبانجی مەحوی چۆن بیستووە؟ واللهی یەکێکە لەو شاعیرە عیرفانیانە یعنی کە لە سەردەمێکدا نە ئەنتەرنێت نەم ئەدەبیاتێکی ئێستا باسی لێوە دەکرێت لە نێو ئەو شاخ و شۆڵ و دەست و دەرانە گەورە بووە ئێستا گەورەترین زانای ئەم سەردەمی دەست بە شەرحی شیعرەکانی دەکەن هێشتا ناتوانێت حەقی خۆی پێ بدا یعنی بەڕاستی ئینسان لەگە تەمەنی 50 ساڵ و بڕی ئیتر دڵی بەرە و عشق ئەوینی ڕاستەقینەی خالق دەڕۆ بە حەقەت بەبێ ئەم شعرانەش زائیدەن تەمام قورئانەکە پێش هەموو شتێکە فەرموودەکە پێش هەموو شتێکن بەڵام لەڕێی ئەمانەوە دڵت دەکرێتەوانێ زۆر بە شێوەیەکی عەجیب یعنی دڵت باڵ دەگرێ بەرە ئەو کەشتی ئەوینی حەقیقی ئەوینی خواییە بەڕاستی جا بەڕاستی شعرەکانی مەحوی و نالی و شاعیرە بەڕێزانە بۆ ئەم سەردەمەی ئێمە بۆ ئەم تەمەنانەی ئێمە بەڕاستی ئاوڕشێنێکی زۆر عەجیبن بۆ ئەو دڵاوە هیلاکو و ماندوانەی ئێمە بە حەقەت. بابزانم بەگشتی لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ واللهی واقعاً زۆر باش نیم بەڕاستی یعنی پیا و حەقیقەت بڵێ دوێنێ لە خزمەتێک دوو نووسەردا بووم دەیگوت مامۆستایەکمان نەسیحەتی کردوون توێتی هەر کەسێکی کەمترین ثەقافەتی هەبێ ئەگەر مانجی 3 کتێب نەخوێنێتەوە لە ساڵێکا 36 کتێب نەخوێنێتەوە ناکرێت بێت هەر ناوینی ڕۆشنبیر ئەسڵەن ئەوە لە کتێبێکی زەخم کتێبی گەورە یعنی ئەو کتێبۆکە گێچکانە نامیلکە نییە
ناملکە کتێبی گەورە و کتێبی زەقم یانی کتێبێکی تاوە لە بەردەستدا بێ بەدە ڕۆژتاوا بۆ بێزا بەڕاستی ئێستا ئەنتەرنێت ماڵی خەڵکی وێران کردووە ماڵی خەڵکی بە هیلاک بردووە بەڕاستی یعنی یەکەبار بخۆم واللهی بەقەدر هەموو دنیا لە ئەنتەرنێت بێزارم خوا شاهێدا بەس وەکو ئیدمانێک بەسەر هەموو لایەکدا هاتووە یعنی ئێستا بڕیارێکم داوە گەخوای گەورە یارمەتی دەرم بێ بگەڕێمەوە بۆ لێو کتێبەکان سەلامێکیان لێ بکەم و تۆزەکەیان لەسەر لابین بەڕاستی کتێبەکان بێنازن ئەو کتێبانەی لە نێو ماڵەکانماندان یعنی خۆی گەورە پرسیارمان لێ دەکاتەوە تۆ ئەو هەموو کتێبی ئەو کتێبە گەورە کتێبی عالم و زانانی پێشوە هەموو عیلمە جوانە لەبەر دەستدایە سەن مەشغوڵین بە هەندێشتەوە هیچ سوودی نییە کەممان هەیە کتێبەکانی ماڵی خۆی نەخوێن بێتەوە مامۆستایەکم پێشک دێم مامۆستا محەممەد شارستێنی فەرمووی 7,000 کتابم لە مەکتەبەکەیدا هەر هەموم خوێندۆتەوە 7,000 تا بەڕاستی مەساتە ئێستا حالێن مەسات. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أستاذ بابزانم خۆت لەگەڵ خوێنەوەیە چۆنی؟ باشم کتێبێک بە فەزلی خوا خاوەنی ناوەندی تیشکم کتێبێک چاپ نابێ ئیلا ئەبێ خۆم ئەگەر هەمووشیم نەخوێند بێتەوە زۆرێکیم خوێند بێتەوە وی بزانم بابەتی محتەوای ئەو پەیامی کەتیایەتی ئەیگەێنێ بە خوێنەر چۆن هەسبێنێت تووشی بەرپرسیارەتی نابم ئایا پەیامەکەی پەیامێکە ئەتوانێ ئەم کەسە سوودێکی لێ ببینێ لە ڕوویەکەوە هەنگاوی بەرەو پێشی بەرێ سوودێکی معریفی پێ بگەیەنێ ئەگەر وانە بێ کەواتە کارەکەمان هەم لەم دنیا هەولە دنیا تووشی لێ پێچینەوە خوێندنەوە زۆرە ساز بۆخوا باشم بابزانم جیا لەوەی کە خۆت خوێنێرێکی باشی بری لەوە کردوتەوە خۆشت ببیە نووسەریان نووسەریشی واللهی بوونە نووسەر و خوێنەر هەندێشت هەیە ئەمەڵین وەکو ئیلهام وایە بۆ مرۆڤە جاری وا هەیە دائنیشم خۆم لە عالەمی خۆمە بیر لەو شتانەکەمەوە کە خوێندومەتەوە ئەیان خەمە پاڵیەک جاری وا هەیە بابەتانێکم بۆیە ئەگەر فریا بکەم بیان نووسمەوە نازەم لەوەچە لای خۆم وابێ هەستەکەم شتانێکی باش بن چون هەڵێنجراوی زیاتر لەوەچە لە هەزاران کتێب بکە لە ماوەی 30 ساڵی تەمەنی مناکە لەگەڵ چاپ و بڵاوکردنەوە بووم خوێند بێتمەوە بیان خەمەپاڵێک شتانێکی جوانی لێ دەرچێ بەڵام حەقەتەن بەهۆی هەندێک سەرقاڵی ئەوەی کە بەردەوام مەشغوڵی پێداچوونەوە بڕیاردان لەسەر ناوەڕۆکی کتێبەکانم کەمتر هەر برادریش پێشنیارەوەیان کردو بەڵام تا ئێستا بیرم لێ کردووە بەس نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ماپسیارێکم تۆ چۆن پێناسی کتێب دەکەی من ئەڵێم کتێب خوانی ڕۆحە چۆن ڕۆژانە پێویستمان بە خواردنی جەستە هەیە بۆ وزە ڕۆحیش پێویستی بەوە هەیە ڕۆژانە خواردنی بیتێ بۆ ئەوەی دوانەکەوێ باوەڕتان هەبێ هەر کەس لە خوێندنەوەدا ببڕێ دوو لە ڕووی جەنابتان من وا هەستەکەم لە کۆمەلگاشدا ئەبرێ لە ژیانیش جۆرە لە جۆرەکاندا ئەبرێ چون کتێبێکی ئاوا بەری ڕەنجی تەمەنێک نووسەرێکە یا تەجروبیاتە هیچ کتێبێک نییە ئیلا تەجروبەیەک بە تۆ ئەبەخشێ یا ئەوە تا هەڵەیەکە پێتەڵێ مەیکە یا ئەڵە جوانیە کە ئەگەر بیکەی جوانتر ئەبی بۆیە خوێندنەوە ڕۆحیەتێکی نوێ و وزەیەکی تازە و دووبارە ژیانەوە بە مرۆڤ بەخشێ بۆچی ناوەندە ئیسلامیەکان ئەوانەی کتێبی دینیان هەیە من دیقەتم داوە خەڵکیان زۆر لەلایە ساڵانە دەگوترێ ئەمانە زۆرترین فرۆشی کتێبیان هەبووە زۆرترین خەڵک ڕویان تێ دەکات بۆچی کتێب ئیسلامیەکان زیاتر دەفرۆشرێن کەوتوینەتە زەمانێکەوە جەنجاڵی زۆرە زۆرێک لە هەمومان سەرقاڵێکی وا ڕووی تێکردوین من بۆ سوعبەت جاربار بە دۆستانم مەڵێم ئەوسا بە 3 خێزان و سیارەیەکمان هەبوو هەموو جومعە و پێنجشەمەیەک لەگەڵ یەکا کۆ ئەبووینەوە ئێستا ئەو 3 خێزانە لەوە ئەچێ 5 سیارەی هەبێ بەڵام بە مانگی جارێک یەکتری نابینین خۆ هەمان کاروباری جارانمان هەیە بەڵام ئەوەندە بەشتی لاوەکیەوە خەریک کراوین لەبەر کاتەکە نەبووە چیرۆکێکی خۆشم بۆ ئەگێڕانەوە کە پڕ بە پێستی محتەوای بابەتەکەی ئەڵێ پیاوێک بەتەنیا بوو گەنجێک چوو بۆ ئەوروپا بەتەنیا بوو
نەیزانی چی بکە دۆستێکی پێشنیاری بۆ کردوتی بڕۆ تووتە بکڕە ئەبێتە هاودەم بۆ قسەت لەگەڵا ئەکا چوو تووتەیەکی کڕیوتی قسە ئەکا ئەم تووتێوتی بڵێ چوو یەکەم شەو لەگەڵ دانیش قسەی نەکرد بەیانی چولۆ بەلای فرۆشیاروتی کاکە قسە ناکەوتی جۆلانە و بۆ بردووەوتی ناتی تووتی بێ جۆلانە قسە ناکە وتی دە جۆلانەیەکم بەرێ چوە ئەو شەوەش قسەی نەکرد ڕۆژی دواتر چووە بۆ لایوتی کاکە ئەی پلەکانەیەکە بۆ بردووە پێ سەرکەوێ وتی ناوتی پلەکانەی بۆ بەرە دوای چوتی وڵا هەر قسەی نەکرد ڕۆژی سێم چوتی ئەرێ کاکەر قسە ناکەوتی ئاوێنە بۆ بردووە سەیری خۆی بکاتیایە بۆ ئەوەی دڵی بگەشێتەوە و سەیری خۆی و پەڕ و باڵ و جوانیەکانی بکوتی ناوەڵاتی ئاوێنەیەکی بۆ بەرە بۆی برد ڕۆژی چوارەم ویستی کابرا بچێتە دەرەوە تووتێکە بانگی کردوتی وەرە بە خاوەنەکە بڵێ ئەو هەموو شتەلاوەکیانەی هێنام پێویستم بە خواردنە ئەوە مردم لە برسا و تووتێکە مردار بوویەوە چووە بۆ لای کابراوتی چی بوو ها قسەی کردوتی یارەوەڵا وتی چی ودوتی وەڵاوتی ئەوەی کە پێویست بوو بۆ من کە خواردن بوو بۆتان دابین نەکردم ئەمانە هەموو شتی لاوەکی بوو منتان و خۆشتان پێوە خەری کرد تا کۆتایەکی من لە کیس چووم ئێمە ئەمڕۆ بە هۆشتانێکی لاوەکیەوە ئەوەندە سەرقاڵ کراوین ئەوەندە کاتمان ئەوەندە یعنی حقەتەن گەورەترین سەرمایەمان کە بریتێ لەم وەختە ئەڕوا وەکت و تێکە آخرە تا یێنەوە بە خۆمان ئای کوڕخۆ لە کیس چوو لە کیس چوون خۆشمان تەمەنیشمان لە کیس چوو بەبێ معرفەش ژیانمان بەجێهێشت خۆزگە شتی لاوەکی وامان لێ نەکا دامان ببڕە لە عالم جامە بەستەکەم لەویا بوو لەم دنیا جەنجاڵیە خەڵکی گەنج بە تایبەت بە دوای شتێک ئەگەر ئاسوودەیە بە دەرونی ببەخشێ شتێکی باتێ کە هێوری بکاتەوە بڵێ کاکە ئەگەر ئەم دنیاشت لە کیس چوو خەمت نەبێ ئەمە گوزەرێکە ئەمە تاقیکردنەوەیەکە هەمومان پیاە تێ ئەپەڕین ئەم تەمەنە ئەمانەتێکە بە من بە تۆ بە هەموو تاکەکانی کۆمەلگە درراوە سبێنێ لێ دەپرسرێتەوە فی عمورەکە فیمە ئەفنیت ئەم تەمەنەت لە چیا سەرف کرد بۆیە ئەگەرە بە دوای بابەتێکی ئاینی ئاکە ئەگەر ئەم لایشی نەبوو لااقل ئەو لای ڕووناک بێ ئەوەیە زیاتر هەستەکەی بابەتی ئاینی خواستی زیاتر لەسرە یاخوا بەخێر بن. لەگەڵ خوێنەوە چوونی بەخوا باشە باش لە خوای بەزیاد بن الحەمدولله بەقەدەر حاڵی خۆمان خوێنینەوە خۆ سەلامەت بەردامیش لەسەر خوێندنەوە خوا سەلامەت چی دەخوێنیەوە وەڵا جا بە زۆری هەر کتێبی ئاینی خوێنینەوە بۆچی وەڵا جا هەر بە خۆمان ئیمامین مامۆستا ئاینی ئارێ وەڵا جا دین تەبیعی پێویست نییە زۆر ڕۆژانە ئەخوێنینەوە مامۆستای ئاینی ڕۆژانە چەند دەخوێنیەوە بەخوای جا بەقەدەر توانای خۆمان چەندی توانامان هەبی ئەوەندە خوێنینەوە لە ساڵێکدا بەگشتی دەگاتە چەند کتێب بەخوای جا بڵێم ئەوە بەو شێوەی نا بڵێم بە ژمارە نییە بە پێی توانە ینی بڵین بۆنە لە مانگێک دەگاتە دوو کتێب ئەوە بەو شێوەی بەڵێ کتێبێک دوو کتێب ئەوە ینی ڕۆژانە عەرەبینە کوردینە وەڵا بە زۆری عەرەبی خوێنینەوە زیاتر عەرەبی ئارێ وەڵا کوردیشە خوێنینەوە بەس کەم بەلای مزگەوت بە زۆری کەیفیان لە عەرەبیە باش با من بپرسم مامۆستای ئاینی جەنابەت چەندێک هەوڵت داوە گەنج بێ بۆ پێشەنگا و کتێب بخوێن والله جا بە پێی توانای خۆمان هەوڵماندەوە لەخوا بەزیادبی الحەمدولله ڕۆژانە هەوڵە دەین لەگەڵ ئەوانەی کە دەرسیان پێ ئەڵێن یاخۆت لە مزگەوت لەگەڵیاندا هەڵسوکەوتەکە بەڵ زۆر باش کەواتار فەقیەکانت بێن تۆ ئینشاءڵڵا جێکی باشە دەگەن ئینشاءڵڵا 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 مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە بۆچی کتێبخانە ئیسلامیەکان زیاتر خوێنەریان هەیە زیاتر کڕیاریان هەیە لە چاو شوێنەکانی دیکە والله جا الحەمدولله لە خوای بەزیادبی ئەو تەوژمە ئیسلامیانە الحەمدولله دەوریان هەیە و دەورێکی باڵیان هەیە لە خوای بەزیادبی مەسەلەکە هەر ئەوەیە هەر هۆکارەکەی ئەوەیە الحەمدولله خوای بەزیاد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بابزانم بەگشتی لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ والله الحمد لله باشين لخوي بزيادبي بس وكو بيوستيش اولينك رامان لخوبي صد لصد بس الحمد لله يعني بردوامين لخوينوا اويك لتوانا من دابي كوا درفت من هبي دريخينا كاين لخوينوا تو پێم بڵێ چۆن پێناسەی کتێب دەکەی؟ والله كتاب وكو خوراك وايا بو مروف
پێویستە هەموو مرۆڤێک هەموو ئەوەی تموعی ئەوەی هەبیکەوە بخوێنیتەوە لەبەرەوەی خوێندنەوە و کتێب زیاتر وەکو خۆراکێک وایە بۆ بەدەنی ئینسانی. چەندێک هەوڵت داوە بۆ نمونە لە ماڵ و با بڵێم دەست پێ بکەم منداڵەکانت خوێنەری باش بن؟ والله الحمدلله طبعا بەهۆی خوێندنگە ئەوانە زیاتر منداڵەکان سەرقاڵی خوێن و ئەوانەنا بەڵام بە حکومیەوەش کتابمان لۆدابین کردوونە بۆ ئەوەی زیاتر گرنگیش بە خوێندنەوە بدەن. دەبینم ساڵانە کتێب ئەو ناوەندانەی ئەو کتێفرۆشانەی کە ناوەندەکان چاپەمەنیەکانی کە زیاتر کتێبی ئاینیان هەیە ئەوان خوێنەریان زۆرترە کڕیاریان زۆرترە بۆچی کتێبی ئاینی زیاتر لە پێشەنگا دەفرۆشری؟ طبعا بەتاکید ئەوە چەندین ساڵە ئێمە بەشداری پێشەنگای نێودەوڵەتی کتێبەکەین دەبینین یعنی زیاتر کتێبە ئاینەکان زیاتر دەفرۆشێ لەبەرەوەی خەڵکەکە زیاتر حەزی لێە ئاشنای کتێبە ئاینەکان بی باشتر لەوەی کە سوودی هەیە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتیش. زۆر باشە. ئەگەر من دەبینم یانی سەرنجم داوە لێرە ئێوەکو ڕێکخراوی زاد پشکنین دەکەن جام پشکنیانە چۆنە بە خۆڕاییە لە بەرامبەردا پارێکی ڕەمزی وەردەگیرێ و خەڵکی چی بە ئێوە دەڵێنەوە؟ خۆی ڕێکخراوی زاد بە من تەفاسیلەکەت لەسەر ڕێکخراوی زاد و دەمێ ڕێکخراوی زاد ڕێکخراوێکی خێرخوازی تەندروستیە زیاتر لە بواری نەشتەرگەری ئیش دەکات بۆ ئەو نەخۆشانێکەوە وەزعی مادیان تەواو نییە دێن سەردانی ڕێکخراوی زاد دەکەن ڕێکخراوی زاد بە دوواداچوونیان بۆ ئەکە بۆ ئەوەی بزانین تاکید بینکە ئەو بەڕێزە شایانی ئەوەیە ڕێکخراوی زاد هاوکاری بکات نەشتەرگەریەکەی بۆ بکات بێ بەرامبەر. تەمان ڕێکخراوی زاد لە 2010 دامەزراوە تاکو ئێستا نزیکەی 4000 نەشتەرگەریبان کردووە بێ بەرامبەر کە بەشداریشین لێرە وەکو ڕێکخراوی زاد لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب تەبعاً پشکنینەکانمان بێ بەرامبەرن لۆ ئەو خەڵکانی ئەو بەڕێزانێکەوە دێن سەردانی پێشەنگا ئەکەن و لەناو پێشەنگا سەردانی ڕێکخراوی زاد دەکەن ئێمە پشکنینەکانیان بۆ ئەەکەین بێ بەرامبەر. پشکنینەکان چی وچین؟ پشکنینەکان پشکنینی شەکرەیە زەخت و باڵایە پشکنینی ددانە ئەو پشکنینانەمان هەیە بێ بەرامبەر. بەخۆت لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ والله باشم شکر وخوا الحەمدولله بەردەوام ئەو کەسێک کە نووسەرە یان وەرجێڕە دەبی ڕۆژانە بەرنامەی تایبەتی هەبی لە بۆ خوێندنەوە هەم لە ئەو زمانەی خۆی کە زمانی دایکە هەم لەو زمانەی کە وەرجێڕانی لە بۆ دەکات چونکە ئەگەر بە بەردەوام مطالعە و بە بەردەوام خوێندنەوە بە دوواداچوونی نەبی ئەو بەڕاستی لە ئیشەکەی بە پاش دەکەوێت. کەواتە ڕۆژانە خوێندنەوەت هەیە وەکو وەرجێڕێک پرسیارێکی تایبەت بکەم دەقیق ساڵانە دەگەیە چەند کتێب کە دەیان خوێنیەوە؟ واللهی بە تەحدید و بە دیاریکراوی نازانم بەڵام ڕۆژانە تقریبان دەتوانم بڵێم 30 لاپەڕ لە بۆ 35 لاپەڕ دەخوێنمەوە و بە بەردەوامیش لە وەرجێڕان و لە نووسین ڕۆژانە بەرنامەی تایبەتم هەیە یعنی بە کاتی تایبەتم هەیە لە بۆ ئەو ئیشانەی کە لە بەردەستمە کۆمەڵک شت هەیە کە ئیشان لەسەر دەکەم ڕۆژانە ئەگەر کاتیان نەدەمێ ئەو ئیشانە ناکرێت. تا ئێستا چەند کتێب وەرجێڕاوە؟ نزیکی 16 کتێب و 3 کتێبی بچووکیشم هەیە نووسینن وەرجێڕان نینە. بەڵێ زۆر باش. من دیقەتی شتێکم داوە تۆش سەرنجت داوە دەبینم ئەو کتێبخانانەی یا ئەو ناوەندانەیە ئەو دەستگایانەی کە کتێبی ئیسلامی زیاتر دەفرۆشن خوێنەریان زیاترە تۆکو هەم وەرجێڕێک هەم خوێنەرێک بۆچی دەبینەوەی ئەو دەستگایانەیە ئەو ناوەندانە خوێنەریان زۆرترە و خەڵک زیاتر کتێبیان لێ دەکڕێت؟ واللهی دەبی ئەو شتە بە شتێکی ئاسایی و تەبیعی وەربگیرێ حتمما ئەگەر تەماشای خەڵکی کوردستان بکەین نسبەتی زۆری سەتا ئەگەر نەرین 100 و هەندێکی هەر موسڵمانەوە نیە بەسەرەوە ئیدی ئەوە خاڵەکە خاڵەکی دیکەش ئەوەیە هەمیشە دین بەشەکە لە ژیانی ئینسان یعنی دین وەڵامی کۆمەڵک پرسیاری وجودی ئینسان دەداتەوە ئینسانیش لەو ڕۆژێک کە فام دەکا کۆمەڵک پرسیار کۆمەڵک گومان لە مێشک و لە دڵ و لە زەهنی دروست دەبوو ئینجان لە بۆ وەڵامی ئەو پرسیارانە بە دوای چدا دەگەڕێ بە دوای دیندا دەگەڕێ چونکە وەڵامی دوای مەرگ و وەڵامی پرسیاری وجودی و خەڵق و
ئەو بابەتانە ئەوەی کە دین دەداتێ زانستەکانی دیکە بە دڵنیاییەوە نادەنێ. ئیدی شتێکی ئاساییە کە خەڵک کتێبی دینی زیاتر دەخینتەوە ئەوە خاڵەکی دیکە مامۆستاجیان هەمیشە ئەوەی پەروەردەی حوجرە و مزگەوت و بابەتی ئیسلامەتی و موسڵمانەتیە خوێنەرترە لە خەڵکی دیکەی ئاسایی، چونکە ئەگەر تەماشای قورئان بکەین و تەماشای فەرمودەکانی حەزرەتی ڕەسوڵ الله بکەین عەلەیهی سەڵات وەسەلام بەدەیان ئایەت و بەدەیان فەرمودە بە بەرچاومان دەکەوی کە موسڵمانان هان دەدەن لەسەر چی؟ لەسەر وەرگرتنی علم، لەسەر خوێندنەوە، لەسەر شارە زابوون. ئیدی ئەوە شتێکی ئاساییە. موسڵمانێک ئەگەر ئەلفوبەی دینداری بزانی دەبی حەزی لە خوێندنەوە بی، دەبی حەزی لە وەرگرتنی زانست و علم بی. وانە سەلامەت بی مامۆستا گیان. سەرمایەی مامۆستای ئاینی کتێبە، خوێندنەوەیە. شکر لۆ گەورەی خوای تەبارەک و تەعالا بەینمان لەگەر کتێب خوێندنەوە و هۆگربوون لەگەر کتێبی شکر لۆ خۆی الحەمدولیلا بەینمان باشە. لەکێوە دەخوێنیەوە؟ وەڵاهی لە ساڵانی 2005 و ئەوانە ئەو کاتێکەوە هاتین بۆ فەقێیاتی، ئەلەو کاتی ڕاهتاک و ئێستاکە الحەمدولیلا هەر هۆگری ئەو ڕێگایینە و بەردەوامیش وەکو سەربازێکی فیداکار ئینشاء الله تعالی لەسەر ئەو ڕێگایی بەردەوام ئەبین و خوای تەبارەک و تەعالا هیدایەتمان بدا و ڕێگامان لۆ ڕۆشنتر بکە ئینشاء الله تعالی. چیت ئیستیفادە کردێت لە کتێب؟ وەڵاهی برایەکەم ئیستیفادەی کتێب ئینسان ناتوانی چڕی بکاتەوە لە چەند خاڵێک برێ ئەمەم ئیستیفادە کردەوە. بەگشتی الحەمدولیلا ژیانی ئینسانی ئەگەر بۆ کتێب بە تایبەتی ئەو کتێبانەی کەوا باسی سیڕەی پێغەمبەران عەلا نەبینە و عەلەیهیمو السەلات وەسسەلام پیاوچاکانی پێش خۆمان ئەکاتن، بەڕاستی ئینسان دەرس و عیبرەتی زۆری لێ فێر ئەبیتن بە تایبەتی سلوکی سەبرگرتن و ئارامی گرتن کە ئەو ڕێگایەش هەروەکو زاندراوە و هەروەها مەعلومە لای هەمومان ڕێگای پێغەمبەرانە. ئیدی عیلم و زانستیش لە پێغەمبەران دەست بەدەست حتاکو ئەو ڕۆکە بە مەی مامۆستایانی ئاینی گەیشتە شکر لۆ گەورەی خوا ئیستیفادەی زۆرمان کردو الحەمدولیلا. مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە بە کورتی پێم بڵێ بۆچی ئەو ناوەندانەی کە کتێبی ئاینی دەفرۆشن خوێنەریان زیاترە، کڕیاریان زیاترە، هۆکارەکەی چییە؟ وەڵە برای من هۆکارەکەی دیارە و ڕوونە. ئینسان پێویستی هەموو کەسێک لە ژیانی خۆیدا پێویستی بە مەعبودێکی هەیە کەوا بەڕاستی ئەو مەعبودە ئەمەی لە نەبوونەوە هێناوەتە هەبوون. ئەو ناوەندانەی کەوا ناوەندی کتێبیشن پڕ خوێنەرترین کەسەکانن کەوا لۆی ئەچن، بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە کە ئیدی ئینسان لە هەموو سلوکی ژیان ئەگەر زەرەر بکاتن لە ناوەندی ئەو ناوەندانە زەرەر ناکە، ئەو ناوەندانەی کەوا کتێبی ئاینی تێدا بەرهەم دێتن. لەبەر ئەوەیە هۆکارەکەی جە ئینسان بەڕاستی فەراغە کە هەموو یەکێک لە ئێمە ئەو فەراغەمان هەیە لە ناودری ئەو فەراغەش بەچ پڕەکرێتەوە بەو دینەی کەوا ئیسلامە و نەهجی ئیسلامەتیە. صحتان أحوالتان حوصلوات كمي قربان أبن والله كاكيش تورانيما خوش حال كاورو بجدار بوينا لا دوري بيا منطقه سورسياتي او ريدو رم هات قرتي تبرهات ميران وكوا بجدار من امشلو بيشانغاي توزق لكتابه كان بكرم كتابه كان بشيما بخوم امام خاتم لقنديش لمن خلال سورسياتي قندي خلاني بياو اواني كريت شمو كتابه كان من فقه وتفسير وحديث اواني وانا بابتي منا لبو اوي لبو تارو لبو مصلي خرشي آشنا بكين بتفسير وبجانا مي بيغمبر صلى الله عليه وسلم وشار زابون لعقيدة ولا باور وهلا ما شوا لوي كوا بزانن كوا خلق هلسو كوت صون ببي ديني يعني إما هرشتشي إما ببي ديني رتصاو بكين إما قتل جيان دا توشي شكستو توشي نارحتي مشكلة نابين
لۆی مەشاکلی ئێستا کە لە ناو کۆمەلگا زۆر بە هۆکارەکەی خەرک دوورە هۆکاری بێدینیەوە خەرک دوورە لە کتێب و لە حەدیث و لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. مامۆستا نبینی خەڵک زۆرە لە پێشەنگا خەڵک کتێب دەکڕێ ئەو خەڵکەش زۆرەش قوربان خۆشەر نییە هەمووی هاتبی لە بۆ ئەوەی کتێب بکڕێ و کتێب بخوێنیتەوە هەیە لەوانەیە هەر هاتبی سەردان بکە ئەوەیە کە ئینسان کڕین نییە ئەوەیەکەوە ئینسان بخوێنیتەوە تەدەبوڕی پێ بکە ئیش پێ بکە نییە لەبەرەوەی کتێب بەڕاستی ئینسان پێگە ئینسان پێویتە خاوەن سومعە ئێستا یەک لەو نووسرانێک کە کتابیان دانایە هەزار ڕەحمەتیان لەبێ هەیە 56 ساڵ 100 ساڵ زیاتر وفاتی کردیا سومعی هەرما کتێبەکەی هەرمان هەزە لە حوزرەکان کتێبەکەی هەزارها خەڵک لەسەر دەستیوی تۆبەی کردێ گەڕایتەوە خەڵکێکی زۆری ئەشنا کردێ شارەزا کردێ لە دینی زۆر باش مامۆستا کۆتا پرسیارمەوەیە بۆ ئەو ناوەندە ئیسلامیانەی کە کتێبیانی دەفرۆشن ئەم با بڵێم ئەوانەی کە خوێنەری ئیسلامیان هەیە زیاتر ئەوان کڕیاریان زۆرە کتێبەکان زۆر دەفرۆشرێن بۆ ناوەندەکانی کە بۆ زۆر قوربان الحەمدولillah ئێمە میلەتەشی موسڵمانین ئێمە وشگۆتی ئاشناین بە دینی خۆمان الحەمدولillah لەبەرەوەی تەماشا بکەن ئێستا ئەو مەکتەبەکان دیکەش بەمان شێوە ئەوانە دیکە لێرە هەنا کەوانەی مەسەن شیع ئەوانە بڕۆ بازاریان گەرمە ئیمەش دەبی بازاری مەش گەرمی کە ئومەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەبی کتێبەکانی مە حەدیث بی و هەروە تەفسیری قورئان بی و کتێبەکانی شریعەت بی الحەمدولillah گەرم و گوڕی زۆر زۆر زیاترە لە مەکتەبەکانی دیکە بەخۆشمە تا ئێستا کە هەموو کتێبەکانم دینی کڕیە کتێبت کڕیوە واللهی ئەمن تقریبا لەوانی هەتا 12 کتێبم کڕیبی هەموو بابەتەکەم کڕی هەتا بابەتی ئەوەشم کڕیە دیوانیشم کڕی نالی مەحوی طبعا ئەوانەش مامۆستا بووینە ئەوانەش گوتی خزمەتی ئەو دینیان کردیە هەموو بابەتەکەم کڕیە تەفسیرە حەدیثە فقهوانم هەموو کڕیە الحەمدولillah يا خو سلام اللهم امين والله قربان درم هەند پێ خۆشە بڕوادەکەی یعنی ئەوڕۆکە بەدڵ خۆشیەوە هاتیمە بەیانی زوو پێشی خرا لێرە بوو ئەرێ والله زاوە نیشانەی جێگای دڵخۆشیە قوربان مامۆستا من دەڵێم ئەو ئیسلاما خزمەت بە هەموو تاکێک دەکا قوربان ئەرێ والله ئەوەی دەستشی بێەوە بگری سەر بەرزی دنیا قیامەت دەبی هەر کەسەکی دەست بەو دینەی بگری بەو منهەجێ بگری بە حەیاتی خوای شکست نایەنی هەمیشە سەرکەوتوو ئەبی هەمیشە لە دنیا و لە قیامەت سەرفراز ئەبی بەختەوەر ئەبی ژیانی ئەبیتە ژیانێکی بەهەشت لە دنیا و لە قیامەت هەر کەسێکیش بەلا ڕێدا ڕۆی لە خەتی لادا بەخوا ئەبیتە تاریشی و ناهامەتی لە بۆی هۆکارەکانی هەمووی موسیبەت و مەشاکلی ئێستا هەموو هۆکارچیە خەرک دوورە لە دین ئەگە بە پێی دین ڕەچاو لە گەشتەکان بکەی خەرک هەیە بین تەمەشاکەی قسەی ڕقا قسەی ناخۆشەکە بەرامبەر بە خەڵکی لە بەچ دوورە کتێبە تەمەشای کتێب بکە باسی قسەکردنەکە ئادابی قسەکردن ئینسان ئەگەر ئاگاداربی هەموو قسەیەک نەکە هەند هەرچیاتە ناومێشی قسە فڕەنەدا بیر بکاتەوە کەسێک کە بەرامبەرتە ئینسان ئاگاداربی جار هەیە بە قسەی هەیە چەند ساڵە دری لە کەسەکی شکایە ونیە ئێوە کتێبە پێن ئەرێ ئەگەر هاتوو قسێک هاتە ناومێش کرد لە بێژینگ بدا وەکو کوو بە شاخەچی داوە سەر ئەکەوی تەمەشای کۆسپەکانەکەی تەمەشای پێشە خۆتەکەی لەوەی کەوا نەخلیسکی لەوەی کەوا بەرنەبیەوە ئەو فەرمێک کە قسە هاتە ناومێش کرد زۆر بیری لێ بکەوە لەوەی کەوا کە دەرت بڕی تووشی مشکلت نەکە قوربان لە خزمەتدا خۆشەویستی ڕای عەزیزی خوای گەورە سەلامت بکات لەگەر ئێوەش قوربان ڕای عەزیز چاوم خوای گەورە سەلامت بکات بەڵێزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە خوێنەران بوو کە هاتوون بۆ پێشەنگای کتێب لە شاری هەولێر جا خۆشەویستان ئەوەی کە لای هەمومان جێگای سەرنج و جێگای دڵخۆشیە دەبینین ئەو ناوەندانەی کە کتێبی ئاینی دەفرۆشن زۆرترین خەڵک سەردانیان دەکات زۆرترین خوێنەریان هەیە کتێبەکانیان خوێنەرەکان دیانکردن ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە هانی تاکەکانی داوە بۆ ئەوەی بخوێننەوە بۆ ئەوەی تاکێکی تەندروست دەربچن بێگومان کاتێک کە کەسێک دەخوێنێتەوە سود لە خوێندنەوەکەی وەردەگرێ تاکێکی ئارامگیر تاکێکی دەستپاک داوێن پاک کەسێک دەردەچێ کە فێڵ غەش لەگەڵ میلەتەکەی خۆی ناکە لەگەڵ خاکەکەی خۆی ناکە خاکەکەی خۆی نافرۆشێ بەرگری لە خاکەکەی دەکا و سوودی بۆ دەوروبەر دەبێ سوودی بۆ خۆی دەبێ جا ئەوانە هەمیشە هاندەر بوونە بۆ ئەوەی تاکەکان لە کۆمەڵگەدا تاکێکی تەندروست تاکێکی باش تاکێکی ئارامگر بن بۆیە من پێشنیارم بۆ ئێوەی خۆشەویست ئەوەی کە تاوەکە ئێستا ناوەوە بۆ پێشەنگای کتێب فەرمون سەردانی پێشەنگا بکەن و ئاوا ببینن بە چای خۆتان و وەرن دوو کتێبی ئیسلامی بکڕن بۆ ئەوەی لە ڕووی دەرونیشەوە
ئێوە مرتاح بن چونکە من هەمیشە دەیڵێمەوە دەرونی ئێمە ڕوحی ئێمە پێویستی بە خوێندنەوەیە پێویستی بەوەیە زیاتر و زیاتر و زۆرتر شارەزای ئاینی پیرۆزی ئیسلام بین تا ژیانێکی بەختەوەرمان هەبێ تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ